Coronavirus outbreak is causing chaos in global financial markets. کۆڕۆناڤایرۆس ئەو پەتایی ترس و دڵەڕاوچەی خستۆتە دڵی هەموو تاکێک بەڵام پزیشکان و دەرووناسان هۆشداری دەدەنە هاوڵاتیان زیاد لە پێویست ترس لە دڵی خۆیان دروست نەکەن بەرامبەر بەو ڤایرۆسە چونکە ئەوە دەبێتە هۆی داڕوخانی بەرگری لەشیان و کاریگەری نەرێنی دەبێت لەسەر باری دەرونیان. دەکرێت ئێمە بترسێن بەڵام ناکرێت ئێمە خۆمان بتۆقێنین خۆمان دابڕوخێنین بۆی کە هیچ مامەڵەیەک نەکەین بە هیچ شێوەیەک لەگەڵ هیچ کەسێک هەڵسوکەوت نەکەین نەخێر دەبێت ئێمە ترسەکەمان ئاستێکی کەم بێ ترسەکەمان بۆ خۆپارێزی بێ نەک ترسەکەمان بۆ تۆقانی جەستە و نەمانی هێزی بەرگری لەشمانە بۆیە داوا لە هاوڵاتیان دەکەم داوا لە هەموو خەڵکی کوردستانەوە خۆپارێزی بکەن بشترسن لەوەی کە خۆپارێزیەکە بە شێوەزێکی دروست بکەن بەڵام خۆیان نەتەخۆێنن چکە ئەو تۆقاندنە دەبێتە هۆی ئەوەی کە بەرگری لەشان دابەزێ. ئاینی ئیسلامیش لە سەر موسڵمانانی واجب کردووە خۆیان لە نەخۆشیەکان بپارێزن بەڵام ترسی لەسەر حرام کردوونە مامۆستایەکی ئاینیش دەڵێت چونکە ئیسلام دینێکی پاکە ئەمری بە پاک و خاوێنیش کردووە بۆ شوێن کەوتوانی بۆیە دەبێت موسڵمانان پێش خەڵکانی تر حەزەر لە نەخۆشیەکان بکەن بەڵام حرامە خۆیان بتۆقێن و ورەی خۆیان دابەزێنن. ئەو حەزەریاتی کە ئێستا هەیە خەڵک تێکەر نەبوون خەڵک مەسەن پاک و خاوێنی خەڵک نەچونە ناو قەرەباغی مەسەن حتا جەمع و جەماعەت کە ئێستا ڕاوەستایە بە شێوازەشی عام ئەوە شتێکی زۆر تەبیعیە دەبی ئینسان جێبەجێ بکە و تەطبیقی بکە لەبەرەوەی تو کە نەباتە نەخۆش دەبیان خەڵک نەخۆش بێت بە خەڵکی دابگەیت ئەو شتانە واجبە جێبەجێ بکە بەڵام لە هەمان کاتدا خەڵک بە نەوعێکی وای لزانی قیامەتدا هاتێ بە هیچ نەوعێکی یعنی نە ورەیدا بەرزیە یعنی نە ئیشی پێدەکرێت نە عەمەلی پێدەکرێت نە لە مارێ زەوقی هەیە نە لەگە خێزانی نە لەگە منداری نە لەگە خەڵکی یعنی بە نەوعێک کە ئەنەما تازە وان نەفخی سوور لێ درایە قیامەت هاتیە شیوانیە لەبەرەوەی هەرچە خوای گەورە نەکە نابی لەوەی زۆر گەورەیە کە ئینسان خۆی پارێزی مار و منداری پارێزی خەڵکی پەنجکەوەنە هەمووی ئەمانەتە بەڕاستی بەڵام دەبی بەو پەڕی و وەرە بەرزیەوە بە قەنەعەتێکی یەقینەوە حەتی خوای گەورە نەکە نابی. بەپێی زانستی پزیشکی بەهۆی ترس و خۆتۆقاندن لە هەر بابەتێک سیستەمی بەرگری مرۆڤ دەڕوخێت و دەبێتە هۆکارێک بۆ لە دەستدانی ژمارەیەکی زۆر لە خڕۆکەی سپی لە ئەگەری توشبوون بە هەر نەخۆشیەک چاکبوونەوەی قورستر دەبێت بۆیە شارەزایان ئامۆژگاری هاوڵاتیان دەکەن ڕێنمایە تەندروستیەکان وەکو خۆی جێبەجێ بکەن و ترس و تۆقاندن لە دڵیان دروست نەکەن. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێم هەولێر.